بەڕای تۆ کاتێک نەخۆشێک سەردانی دکتۆرێک دەکات و تووشی حاڵەتێکی خراپ بۆ یاخود نەخۆشیەکی هەیە ئەو دکتۆرە چۆن دەبێت ئەو بابەتە بەو نەخۆشە بڵێ ئایا دەبێت ڕاستە خۆ پێی بڵێ یانجی بە کەسێکی دیکە بڵێ چکە لەوانەیە زۆر نەخۆشە بە بەرگەی ئەو شتە نەگرێت کە دکتۆر پێی بڵێ ئەتۆ فڵانە نەخۆشیت هەیە کاریگەری خراپی لەسەر دروست دەکات دەتوانی زانسیە دەتوانی ئەوە بە کولتور بەداخەوە تهدید کرایە کولتوری مەسەرەن کولتوری ئەمن ئەو فترەی کە لە کولتورشکە بوو لە وڵاتی ئەڵمانیا کولتوری مباشر هەبوو یعنی هەر شتێک هەبا یەکەم جار بە نەخۆشەکەی دەگوترا نەخۆش پێشم کەسێک دەزانێت نەخۆشەکە زۆر لە مێژ بێ و نەخۆشی هەبی و ماڵێک پێی نەڵێ پێی نەڵێن بەڵێ بەداخەوە ئەو شتێکی غەڵەتە ئەوجا لەو کتابەش من و شێرپەنجەی باوکم باسی ئەو نوقتەیەم کردیا ئینشاڵڵا کە ئەو کتابە بخوێنیتەوە دکتۆر ئینشاڵڵا ئەمەش دەخوێنینەوە ئینشاڵڵا خۆشحاڵ دەبم وەڵا بە فیدباکی باشی لە هەموو لایەک بەڵام ئەو کولتورەی مەسەرەن ڕۆژ ئاوایەکان دەتوانم بڵێم تەندروسترە کە بە نەخۆشی دەڵێ نەخۆشەکەش بەداخەوە دەتوانم بڵێم هەندێک تونترن و ئازاترن بەرامبەر بە مردن و بەرامبەر بە ناخۆشیەکانی ژیان بە حکمی تعاملم لەو کولتورە و لەو کولتورەی نەخۆشەکانی ما هەندێک دەتوانم بڵێم هەمووی نا هەندێکیان خەبەری ناخۆش تەسیرێکی زۆریان لێ دەکا و مەفروزە ئەو شتەش بگۆڕێ ئەمن هەر شتێکم هەبی پێم خۆشە دکتۆرەکە بە من بڵێ لەوەی ئەم قراردەم ئایا بە خێزانەکەم بڵێم بە منداڵەکانم بڵێم بە مشتەماکەی بڵێم لەوانەیە قەردیەکەکم لەکەم بی لەوانەیە احتیزار پێویستبی احتیزار لێکەچی بکەم لەوانەیە شتێک لە دڵم هەبی مەشروعک پرۆژێکتێک پرۆژەیەک حەزم دەکرد پێشەوەی بمبرم بیکەم باشە دکتۆر دەکرێت مەسەرەن دکتۆرەکە بە شێوازێک ئەو شتە بە نەخۆر لە نەخۆشەکە تێبگەێنێتن کە هەم پێی ناڕەحەت نەبیتن و هەم شتەکە قبول بکاتن واتە دکتۆر تا چەند کاریگەری دەبی لە سەری ئەکید ئەمە لە کولتوری خۆمان دەبی بەو ئەوەی جەنابەت باسی دەکەی بە نەخۆشەکەی بڵێن یاخود بە ئایلەکەی بڵێن ئەمن زۆر جار لەگەڵ نەخۆشانێکی پێویستیان پێ ئەو زانیاریە وەرگرن محاوەلە دەکەم بیدەمێ بە شێوێکی باش کە بەو نوعی کە زانستە تەوری کردیا مەسەلەن بۆ باسی شێرپەنجە بکەین ئێستا دوسێنە شێرپەنجە هەیە هەر باش دەبن زۆر باش دەبن وەک پێش 10 ساڵی وەک پێش 20 ساڵی نەمایە ینی شەر نییە کە بە یەکێک مانگۆ شێرپەنجە تە یەکسەر بە کوردەواری خۆمان بڵێ قەدەمی بشێ و مەناعی بێتەوە سەفەر بەداخەوە ئەوشم دیتیە کە نەخۆش پێیان گوتی شێرپەنجە هەیە پاش 2 ڕۆژی ئەمری خوای کردیا ئەو حالەتە زۆر کاریگەری حالتم لە هەولێرە بەرامبەر نەخۆشیەکە زۆر کاریگەری دەبێت و تەمەشای کولتوری عیلەکەی بکەیت تەمەشای باری ڕۆشنبیری خەڵکەکەی نەخۆشەکەی بکەیت تا چەند نەخۆشیشەیە بەڕاستی کوردی خۆمانە وڵی ئەوەندە موسیترە ئەوەندە بە ئەورەیە ئەوەندە ئەوەیە هەدەتوان هەم قسەشی لەگەڵ زۆر جار دەبینین ئێستا بۆ نمونە کەسانێکم تووشی شێرپەنجە دەبن ژیانی ڕۆژانەی خۆیان بڵاو دەکەن و کە چەند بەهێزن لە بۆی ببنە دەر سوانە لە بۆ کەسانی دیکە و سوودی لێوەربگرن ئەکید حالاتی وابان زۆر زۆر هەتا لە ئەوانە عمریان گچکەتریشە گەنجەکانیش ینی ئەوە شتەچی زۆر پۆزتیفە زۆر ئیجابیە هیوادارم هەموو خەڵک بەو شێوەیە بیر لە نەخۆشیەکان بکات و کە باش دەبی و کە عیلاجی هەیە و چارەسەری هەیە و عادەتەن وەختی ناخۆشی ئینسان دەبی تونبی چونکە ئەو وەختە بە عاتیفە و بە گریان و بە بورەیەکی ڕووخاو ناتوانین تێپەڕێنی بەڵام ئەگە تند و ئازابی لەوانەیە نسبەی نەجاحی ئیستیجابەت لە عیلاجەکان زیاتر بی و نسبەی نەجاحی نەخۆشیەکەت زۆر باشتر بی لەوەی بە گریان و بە ورە خراپی بچێنەوە زۆر عیلاجێک وەردەگرین مەسەلەن ئەمن قەناعەتم بەو عیلاجە هەیە کە دەی خۆم پێی چا دەبم بە پێچوانە شۆگە قەناعەتت پێی نەبێ بەڕاستی پێی چا نەبێ بەخۆی شەیماخان شتێکەیە لە بواری دەروونزانی دەڵێ جەستەی تو گوێی لەو قسانە دەبی کات و دەکەی ینی تو دەڵێ ئەمن 100 ساڵ دەژیم ئەمن زۆر باشم ئەمن زۆر جوانم ئەم لە هەموو کەسی زیرەکترم جەستەت ئەو شتەی تەطبیق دەکا بەڵام ئەو قسێکە لە دەوت دەردێ یەکەم جار لۆ جسمی خۆت تەسیریە بەرە کاکەمە وەڵا عمرمان گەورە بوو ئەو پیر بووین ناوەڵەوە دەمرین زۆرمان نەمایە بالفعل زۆر نەمایە دەمری چونکە جەستەکەت ئەو قسەیکە لە دەوت دەرچوو لۆ تەنفیز دەکا ینی ئەوە لەباری دەروونزانی زۆر زۆمیمە کە هەموو مرۆڤەکان هەموو کات بتوانن بە ورەیەکی باش بە وشەی پۆزتیف ڕۆژەکەی بەڕێ بکە نارێم ژیانی تو ئەگە ڕۆژەکەت بە وشەی پۆزتیف بەڕێ کرد ئاگاد لێ نیە هەفتەکەشت باش بووە مانگەکەشت باش بووە ساڵەکەشت باش بووە دراستە کرا لە وڵاتی بەریتانیا لەسەر نەخۆشی ئەوانەیە لە چاودێری چڕن یەک سوالیان لێ کردوون سوالەکەەوە بوو ئایا تو لەو چاودێری چڕێ دەردەچی یان دەرناچی تاو لەسەر 5,000 نەخۆشی ساڵانێک ئەو تۆژینەوەی ڕۆیشت جوابی نەخۆشەکان ڕاست بوو
ئەوەی گوتبووی ئەمن دەردەچم بڵێ بالفعل دەرچوو بوو ئەوەی گوتبی ناوە لە وەزعم شڕە دەمرم و خراپ دەبم بالفعل خراپ بوو مردبوو ئەوەی دەمەوێت بڵێم هەموو مرۆڤەکان دەبی بە شێوەیەکی ئیجابی فکر لە نەخۆشیەکانیان بکەنەوە هەموو زۆربەی نەخۆشیەکان و فترەکە و فێرە دەرسەکرد دەکە فێرە سەبرگرتنەکرد دەکە لۆ خۆت لۆ دەوروبەری خۆت و جسمت مەناعی بە قۆت دەکە و دەبی بەو نەوعی تەمەشای مرۆڤێکی ناتەندروستکەی نەک بەنەوعی ئەوەی کە تەواو خلاص ئینتیهای پێهات هەموو شتە خلاص وانە ڕاستە واتە ناکرێ نەخۆشیە گوتە کۆتایی پێهێنانی ژیانی کەسێک